بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، بۆ ئاسایشی ڕۆحمان هەموو ڕۆژێکی شەمان کاتژمێر 4 ئەچینە خزمەت کتێبی نایابی ئەدداء وەددەوا زانای پایەبەرز ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەتیادا ئەنیشین و ئەویش و تەزیێڕینەکانی پێشکەش بە دڵ و دەرونی ئێمە ئەکات. هەر یەکێک لە ئێمە لەم زەمەنی فەساد و لەم زەمەنی شوبهات و شەهەواتە پێویستی بە ساتانێک هەیە کە دانیشێ ئارامی بۆ ڕۆحی ڕابکێشێ. ئەم زانە پایەبەرزە عیلاجی زۆر گەورەی بە ئێمەدا. فەرمووی قورئان، دوعای خەیر، عەمەلی ساڵح، ئەمانە شیفای دەردی مادی و معنەوین. دواتر باسی عقوبەکانی خۆی کرد لە گوناهە. گوناه چی بە ئینسان ئەکات؟ اینجا هاتە سەر جۆرەکانی گوناه. لە جۆرەکانی گوناهە باسی گەورەترین جۆری گوناهی بۆ ئێمە کرد کە شەریک بۆ خوا قەراردانە. دواتر باسی کوشتنی بۆ کردین. ئەوە چەند محاضەرەیەکیشە ئێمە باسی گوناهی زینا ئەکەین. لە وتاری پێشووشە باسی گوناهی لیواڵمان کرد. ئەمەوێ ئەمڕۆ کە باسی لیواڵ ئەکەینەوە، باسی ئەحکامەکانی ئەکەین و باسی عقوبەکانی خوا ئەکەین بۆ ئەو کەسانەی کە نێرن و لەگەڵ نێرە جووت ئەبن. ئایا بزانین سەرەتا وشەی لیواڵ دروستە کە ئێمە بەکاری ئەهێنین؟ زانانی کۆن هەر هەموو، کتێبە فیقهیەکان هەر هەموو ئەم عەمەلیە پیسەیە کە نێرێک لەگەڵ نێرێکە جووت ببێ ناویان لێ ناوە لیواڵ. وشەی لیواڵ هەندێک لە زانایان ملاحەزەیەکیان لەسەر داوە، فەرمویانە لەبەر ئەوەی ئەمانە قەومی لووط بوون. قەومی لووط بوون. قەومی لووط ئەم کاریان ئەکرد، نەک لووط. بۆیە نیسبەتدانی ئەم کارە خراپە بۆ سەیدنا لووط هەڵەیە. بەڵام ئەم قسەیان زۆر دەقیق نییە، چونکە لە ڕووی زمانەوانیەوە ئێمە کێشەیەکمان نییە ئەگەر ئەو وشانەی ئضافە کرا بنواتە دوو وشە بن پێکەوە کامیان مەشهورتر بێ. ئێستا دوو وشەیە، قەوم و لووط. ئەم دوو وشەیە پێکەوە کە کاتێک نیسبەت ئەدرێ، نیسبەت دەرێتە پەنای وشەی دووهەم، زۆر طەبیعی و ئاساییە. لە ڕووی لوغەوە کێشەی نییە. ئایا لە ڕووی مەعنا و مەغزاوە خەتەریاتی هەیە؟ ئێمە بە عیسایەکان ئەڵێن عیسەوی و بە موسایەکان ئەڵێن موسەوی. مەبەست ئەمە نییە ئەمەی کە عیسەویەکان ئەیکەن عیسا عەلەیه السەلام، ئەوانە شەریک بۆ خوا قەرار ئەدەن. کەچی ئێمە بە عیسەوی یا بە مەسیحی ناویان ئەهێنین. مەسیح کە ئەکاتە موسا عیسا عەلەیه السەلام. ئێمە وشەیەکمان هەیە یان قاعیدەیەکمان هەیە لە زمانی عەرەبیە پێی ئەوتێ التعریف بالأضداد. هەندێشت هەیە تۆ وشەکەی خۆی بەرامبەردا نانێ، عەکسی وشەکەی بەرامبەردا ئەنێ. قەومەکە ئەم کارەیان ئەکرد، کارە بەدڕەوشێ. لووط عەلەیه السەلام زۆر بەڕێز و گەورە بوو، نەهی ئەکرد لەم کارە، وەکو لە قورئان لە دەقی قورئانە هاتووە. ئێمە نیسبەتیان ئەدەینە پەنای لووط عەلەیه السەلام، نە ئەوەی کارە خراپەکەیان نیسبەتێوە وەلای لووط. ئەمە پێوتێ ئەڵداد. بۆ نمونە گروپێکمان هەن لە مێژووی ئیسلامیە پێیانوتێ قەدەریەکان. قەدەریەکان کێ بوون؟ ئەوانە بوون کە نەفی قەدەریان نەکرد، بڕوایان بە قەدەر نەبوو، ئێمە پێیانڵێ قەدەریەکان. بۆیە دروستە ئەو کەلیمە بەکاربێ و لە هەندێک فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم و لە ئەقوالی سەحابەشا واریدە. یەکێک لەو فەرمایشتانەی کە شێخ ئەلبانی ئەفەرمێ حەسەنە، بریتیە لەم فەرمایشتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کە پرسیاری لێکرا، پێیان وت کە ئەگەر کەسێک لە پشتەوە بچێتە لای خێزانی خۆی، هاوسەری خۆی، حەڵاڵی خۆی، ئایا ئەمە چی پێ ئەوترێ؟ فەرمووی هی اللوطیەة الصغرا. ئەوە لوطیەی سوغڕایە، هەمان وشەی بەکارهێنا.
وسيدنا ابن عباس لچەند ڕوايەتێکە ئەو شەی بەکار هێناوە کەوابوو ئەکرێ ئەم وشەیە ئێمە بەکار بێنین بە تایبەتی لە فقهی ئیسلامی و لە کتوبی زانە گەورەکانە ئەم وشەیە بۆ عەمەلیە بەکار هاتووە. بۆیە ئیمام ابن القیم ئەفەرمێ فصل عقوبة اللواط، عقوبەی لیواط باسەکە کەوابوو ئەو وشەیە کێشەیەکی نییە فەلا مەشاحەتە فی الاصطلاح، ئینسان ئەتوانێ بەکاری بێنێ، مەبەست ئەوە نییە خوا نەخواسە زەڕەیەک خراپە بدەینە پەنای لوط عەلەیهی السەلام، چونکە ئێمە ئەهلی سونەت نەڕقمان لە هیچ پێغەمبەرێک ئەبێتەوە، نەڕقمان لە هیچ هاوڵێک ئەبێتەوە، نەڕقمان لە هیچ عالمێک ئەبێتەوە، نەڕقمان لە هیچ وەلیەکی خوا ئەبێتەوە لەسەر زەویە. ئەهلی سنت یعنی ئەهلی مەحەبەت و بەشێک لە عەقیدەی ئەهلی سنە و جەماعە بریتیە لەوەی کە پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام، چونکە عەقیدە تەنها ئولوهیات نییە، یعنی ئولوهیات و نبوواتی هەیە و سەمعیاتی هەیە. لە بەشی نبوواتە ئەدنا خەلەل ئێمە نادەینە پەنای پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام، و هەموویان معصوم بوون لە گوناهی کەبیرە و لە گوناهی سەغیرەی زۆر ڕەزیلیش معصوم بوون. ئەمە پێشەکێک بوو بۆی بچینە ناو باسی عقوبەی لیواط بزانین چییە. نێرێک لەگەڵ نێرێکە جوود بێ کە لە طەبیعەتی ئینسانیەت ئەچێتە دەرەوە وەکو ئیبن القەیم باسی ئەکا. ئایا حکمەکەی ئەسحاب چۆنیان باس کردووە؟ ئایا حکمی ئەم کەسە چییە؟ ئەفەرمێ لەبەر ئەوەی مەفسەدەی لیواط زۆر زۆر گەورەیە، عقوبەکەی لە دنیا و لە ئاخرەتیشا زۆر زۆر گەورەیە. زانایان لە دێر زەمانەوە هەر لە زەمانی ئەسحابەوە اختلافیان بۆ دروست بوو، ئایا کامیان خراپترە؟ لیواط خراپترە لە زینا یا زینا خراپترە؟ یا وەکو یەکن؟ سێ قەول لەم مەسئلە هەیە. ئیمامی ئەبوبەکر سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، عەلی کوڕی ئەبی طالب، خالیدی کوڕی وەلید، عەبدوڵڵای کوڕی زوبەیر، عەبدوڵڵای کوڕی عەباس، خالدی کوڕی زەید، عەبدوڵڵای کوڕی مەعمەر، ئیمامی زوهری، ڕەبیعی کوڕی ئەبی عەبدوڕەحمان، مالک، ئیمامی مالک، ئیسحاقی کوڕی ڕاهەوەیی، ئیمامی ئەحمەد لە یەکێک لە ڕیوایەتەکانە، ئیمامی شافعی یەکێک لە قەولەکانی. ئەمانە هەموو فەرمویانە لیواط زۆر زۆر خەتەرترە لە زینا، زینا هێشتا ئەهوەنترە لە لیواط. بۆیە هەمویان متفقن لەسەرەوەی عقوبەتی لیواط بریتیە لە کوشتن، سەواء ئەم کەسە خێزاندار بێ بێ خێزان بێ هەر شێوازێک بێ، چونکە لە زینایە خێزاندار و بێ خێزان لە یەک ئەکەینەوە، لە مەلەیەکی ناکەینەوە، محسن بێ یا غێرە محسن. کەوابوو ئەم زانا بەرزانەی کەوتم هەمویان پێیان وایە لیواط زۆر زۆر خراپتر و گەورەترە و عقوبەکەشی زۆر قورسترە لە عقوبەی زینا. لە بەرامبەر ئەمانە عەطای کوڕی ئەبی ڕەباح و حەسەنی بەسری و سەعیدی کوڕی موسەیەب و ئیبراهیم نەخائی و قەتادە و ئەوزاعی و ئیمامی شافعی لە ئەزهەری قەولەکانیە، و هەروەها ئیمامی ئەحمەد لە ڕیوایەتی دووهەمیە، ئەبوو یوسفی طەڵەبەی ئەبوو حەنیفە، محەممەد طەڵەبەی ئەبوو حەنیفە، هەموو ئەمانە ڕەیان ئاوا بۆ وتوانە عقوبەی زینا و عقوبەی لیواط وەکو یەکوان. واتە جیان کردوتە ئەو کەسەی خێزاندار بێ یا خێزاندار نەبێ، ئەوەی کە خێزاندارە ڕەجم ئەکرێ، ئەوەی کە خێزاندار نییە داری حەدی لێ ئەدرێ. حاکم و ئەبوو حەنیفە وتوانە عقوبەکەی کەمترە لە عقوبەی زینا، چونکە ئینسانی سەلیم، ئینسانی ساغ، ئینسانی طەبیعەت بەرز نزیکی ئەم کارە ناکەوێتەوە. بۆیە وتوانە لە بابی تەعزیرایە حاکمی مسلمانان خۆی بڕیار ئەدا چۆن عقوبەی بدا، چونکە ئەمە مەعسیەتێکە خوا جەلە جەلالوهو یاسایەکی بۆ دانەناوە، هەر چۆن یاسای دانەناوە لە قورئانە فەرموویەتی ئەکلی مەیتە حرامە، بەڵام هیچ عقوبەیەکی بۆ دانەناوە. فەرموویەتی خوێن حرامە ئینسان بیخوا، عقوبەی بۆ دانەناوە. خواردنی بەراز، سەگ، ئەمانە حرامن و گوناهبارە بێ ئینسان تێیە، بەڵام عقوبەیەکی هەیە لە دنیا، عقوبەیە تەنفیسکرێ بەسەریان نە، چونکە هەر کەسێ ئەمانە ئەکات لە ئاستی ئینسانیەت چۆتە دەرەوە. وفرمويانا طبيعة السليمة كان يعني ولأنه وطء في محل لا تشتهيه الطباع، طبيعتي برز قد اشتهاي أو شوينا بيسناكا بلكو أجل كان لبيني يكترا نفرت أكن لما طبيعتي أن أمنا هنا هندجال لحالات هي لنا أو أجل كان وين بت أو يجلس سرمان دنك شذوذ هي لنا أو أجل كان، بلام عمومي طبيعتي أجل كان أميتيا كنيريان لنيريان نزيق نابته.
أفرمي قواعد الشريعة من بيني كأو معصيتي كطبيعتها لي نجري للشريعة حدي ودانندا أم زانانا وأفر على نشوف كامل الإنسان درت شو يتربيسي بونيك عقوبة كدا تيادا من طبيعتها رخوي أميناوي أفرمي أويك طبيعة أيوات هوارك بون منزنا دزي خوارنوي مسكرات أمانة هم عقوبة ودانا والشريعة بس أويك طبيعة داويناك وكو خوارني مردار وبو خوارني ميتة ياشتك طوبي وإنسان بيخوا ألان أما هيج عقوبة كي للشريعة ودانا لواطيش بويدا نندا شون إنسان لقل آجالك يا لقل مردويك أقربيتو جود ببي هيج عقوبة كي نية بلكو أم كساب بتشوك سير أكري وجورك الاختلال عقلي شذوذ عقلي توجوا عينا بهمان شواس فرمي أنا وكسش كاللواطك بهمان شواس سواء لخيزاني خوي بك لدواء وشتا لا يا لا نيرو نيرك بفرغناك إن جاء جمهور علماء كقولي كما وفرمي أنا أكجري أم كسا أدلان زور زور إجماع لنا الصحابة هاي لسروي كأكجري وفرمي أنا هيج معصيتك نية أو أن ديلي واط معصيتك بيسو قورب لدواء كفر وأودي عندك فرمي أنا والله لقتل خرابتر اللي واط لقتل خرابتر بو خرابتر فرمي أنا اللي واط بهمو حالتك أنا أبي بكجري كسك بلام أو كسي كسك أكجي أو كسي كسك أكجي ممكن وليكاني لي خوش منو نكجريته بلام أو كسيك اللي واطك لابد إلا أبي بكجر إن جاء قومي لوطك أم قرفتان توشي أم ناقي كرنا لناوي بردن مالكاني برس كرنا وهالي جراي بردني بناخي عرزة برد باران لسروا برديان بسرا دابارا حتى إساج مسكنوا مأوكانيان بمشي وازين دي همو أم جورا عقوبانا بو هيج قوم يكون كراوتوا كلا خزمة قرآن أوستي إلا بو قوم لوط نبي كأمكار فاحشة خطريان كرد أفرمي إمام ابن القيم أفرمي والله أجر كسي بكوجي كسي سيري أم فتواياكن كسي بكوجي لو باشترى جود ببي لقلبيا بياوي بكوجي باشترى بو أفرمي چونك أما بكشتني جيان ولا جيان للدنيا ولا آخرتها سري أم كسي شورك ممكن أو كسي كوا أي كوجيت أم كسي كوجا وكم مظلومة خوي قورا عفويكات بلام أم كسي كأم كاري لقلا أكريت أبيت مفعول به لدنيا خجالت بارو بردباران أكري ولا آخرتي شا سري سوق أبي ممكن سر شور ببي أجر توبيكي صادق نكا ونقرأت بويا ممكن كسك كجرا مظلوم بيتو بشهيد قبول كري وخوا عفويك بلام أم ممكن يا خوي قرا عفويك ببيت توبيكي صادقا وقرانا ولا أفرمي دليل من بو أمسشيا أو تا لمسألة قتلى ولي مخير لوي أن كجيتو أنا أن كجيتو أو ليها حساب لوا دي لمسألة لواطة إلا أبي حد لو كسدر كري كبريت إلا كشتن للاي أصحاب رسول الله صلى الله عليه وسلم كإجماع يعني لسدي هي وهيج كسي مخالفة لنا أصحابا يبقوا مسألة سنة صحيحيش وأقوالي خلفاء الراشدين كعليكم بسنتي وسنة خلفاء الراشدين لسر أويك بكجري خالد كوري وليد طبعا ملاحظة لخزمتنا بدأ بيشوي باسي وخالد كوري وليد كم لنا مشركين قريش يك حالتي اللواط تومار نكرا لما يجوا تصورك بويا كاتك حمزة مامي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم ليك بلا جنگ كان قصيكي با أبو جهل سري شور وتي أي أو كسي يا مكشف إسته أي أو كسي كسمتي خوي درخص طبعا كمنالبون أبو جهل جارك سمتي دركوت جارب أبو جهل يام بوس سجدنا بي وتي من شون سر أخمس زيو بشتم برز أكم وأبو آسمان قدشتي أوانك أو ندأو كارب بيزرا ولا عرب بويا هيش
حالتي تومار نكرا وحتى زماني أبو بكر الصديق كخالد كري وليد أمر روايتك أفرمي لك ناري الدريا بيابك أبينمك أفرد نكاح كري تشيلي بكم أي إمام أصحابي كو كرد ومشورتي كرد دوای هات نامەیەکی نووسی بۆ خالدی کوڕی وەلید فەرمووی 20 سوتێنە تەسەوورکەن ئەوەندە حکومەکەی قورسدانە عەبدوڵڵای کوڕی عەباس ئەفەرمێ حکمی ئەم کەسە چییە بەرزترین شوێن لەو مەنتیقە ئەدۆزێتەوە لێەوە بەسەرە هەڵەدرێتە خوارەوە دوایی بەردباران ئەکرێ هەتاوەکو ئەمرێ مردبێتیش هەر بەردباران ئەکرێ دەی ئەمەی لەکوێ هێناوە عەبدوڵڵای کوڕی عباس أفرمي لو آياته هنا كقوم لوط خوا برزي كنا وهلي جيرانوا داني بعرزة أو أندي برز كنا جوان لدنجي ملائكة كلا شيركان كأيان خيان جوان لدنجي تصور كإنجا بعكسه وهلي جيرانوا خوا إنجا بردباراني شكرن لو أو حكمي ورقرتو لفرمايشتك هاتوك الشيخ الباني بصحيح دانا وأفرمي من وجدتموه يعمل عمل قوم لوط فاقتلوا الفاعل والمفعول به كأهل سنن روايتان كردو ابن حبان وزوري كتب تصحيحان كردو فرمي أنا أو كسي كردوي فرميتي بغمريان صلى الله عليه وآله وسلم أو كسي كاري قوم لوطك فاعل مفعول هردو كان بيكو بكجن ثابتك لعنتي كردوا لعن الله من عمل عمل قوم لوط لعنتي إخوة لو كسي وتدور بين الرحم إخوة أو كسي كردوي قوم لوطك جاري كتر سيجار بيغمري إخوة صلى الله عليه وآله وسلم لعنتي كل لو كساني كان نير لقل نير جود أبن هردو كان دي لهيج الرواية نهاتوا بيغمري إخوة صلى الله عليه وآله وسلم لعنتك لو كسي كزنائك وتدور بين الرحم إخوة طردي أو كسا دور خصنوي أو كسا للرحمة إخوة جل جلاله دي هردو كان خواهي يقول القرآن وفاحشة باسي كردون فرميتي ولا تقربوا الزنا إنه كان فاحشة لم يشاء فرمي أتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين هردو كان بفاحشة باس كرد بلام صيغة كان القرآن زور جياوازة لو أنا أفرمي ولا تقربوا الزنا إنه كان فاحشة وساء سبيلا الرجال يتيكسوا أم كسا ليرا أفرمي كرة فاحشة كان كذل بيجي ونيكردو بويا الله لناو إنسانيته بيش قوم لوط بدليل أم آياته بهيج كات هيج حالتك أو حالته لبيني إنسان كان روينا داو كوابو تفاوتي كي زور جورة هي لنوان أم دو زور فاحشة كقرآن بكاري إهل أجر دي قد بدين لنوان الزنا لقلبي واطا زور جوازي هي الزنا طبيعتي إنسان إخوازي لواط طبيعتي إنساني السليم نا إخوازي بلكو نفرتي لإكا ناتواني بوي إخوائي قول القرآن أفرمي إنكم لتأتون الرجال شهوة أي هوار إيوا أتشن خريجي كاري شهواني ابن لقلب بيوانا يا أفرم ما سبقكم بها من أحد من العالمين يكز لبيجه لجنوكو إنز عالمين ها اشتوي نكرد أو ده جناهي خطر وتنبيهات زور قوري لسر خوا جل جلاله طبعي إنساني وهادروس كردو أمدو رجزة حزيان بيكتري هي لطريقي حلالة درجاي كردو توي بيكتر بجن أوي لم رجاية تجاوز أكا أم كستوشي نقاشي دروني هاتو توشي شذوذ هاتو الريسبر بو لطبيعة إنسانية بوي إنسان هركاتي لطبيعة إنسانية خوي لايدا لمروفاتك زور يتخوارو أكيوت آستيكي زور خوارو خوي قورا زور بقبيحي باسي اللي واطي كردوا چونك فطرتي إنساني بهي شوازي بو شوازي خلق نكردو كشهوة لبياوانا خالقاته بويا فرميتي بقوم لوط بل أنتم قوم مسرفون كريو قوم يكن لريلاتان دا وزيادة رويتان كردو شكا طبيعتي إنسانية أفرمي باسي لوط أكا عليه السلام أفرمي ونجيناه من القرية التي كانت تعمل الخبائث أو قومي كبيسيان أكرد طبعا
پاشەوەی ئینسان جێی دەرچوونی پیسیە كأنما تشبيهك قرآنية أو كساني كأنما تشون كسي أشيت السرقة وبيسي درأك أبو شوازة أو كاري شبهان دوا أو أنا أتون كاري بيسيان أكر كأنما دسيان لنا بيسيايا إنهم كانوا قوم سوء فاسقين كرا وقومك زور خراب فاسق بون رب انصرني على القوم المفسدين خوايا سرم خيبة سر أو قومك إفساد بلاو أكنا ولا سرزويا طبعا أو كسي خوي فاسدة زور جواز لو كسي مفسدة مفسد أو هيك خلق قمراءك توشي فساد أكا فاسد أو كسي كخوي فاسدة إنا مهلك أهل هذه القرية إن أهلها كانوا ظالمين خواد دمك بفاسق دمك يعملون خبائث جاري كثير بمفسد جاري بفاسق يعني همو أمنا وانا لأني دي تصورك أم كلماتاني خواج اللجلال بو أم قوم بكارية لبو الزنا أم بكار نهاتو كابو أم أقبح ترى خراب ترى سير كان لوط عليه السلام توشي چه موقفك لقل أم قومه خوابتي ابتلاءانك أمانك هاتون عقوبان بدن كومالا ملائكة دموشاوك منوري جوان لدورة وأقرشينه هر أمنا أبيسنك ميواني جوان هاتون خوان بيناجيري بلاماري مالي لوط أدن عليه السلام هاوارك كرا نكن أما يا قوم هؤلاء بناتي هن أطهر لكم كرا أي هاوار أو كشكانم كشكانتانم كيتان أي من لي أخوازم أي دمي بس أم كارمكن بوي لبردم ميوانا كما نكوم طبعا زور كات أفرت لوجه هز بم حالتنك بياو أجر ميواني هاتو سري شرب لبردم ميوانا كان النار حتى كات كان جيانتي قرسي لو قرسي ترنا به بوي زور كان لسر مسألة ميوان جنومير شريان أبي هو كاركي أويا قرسي سنجي بياو هيزي بياو لمسألة حرمتي ميوانا كان يأتي زور كان لزانكو والطلبة كان الله بكشة كان الله كورا ميوان تنهاو بدل تشج ليبنن بدس ليمن بقرآن بدس ليبن ميوانا كأزان بدل جلتا النهر إزان كورا أما خير وبركتي خويا رويتي كردو حرمتي ميوانا كبزانا سؤال أقري بير كانوا لما شد بياوكي سخي طبعي وكو لوط عليه السلام ميواني هاتو خواردن سازك أبوانو مشغولة لم كاتهاتون أنا تعذاب كلمي وأنا كان نازل الشبكة شون جواباته تنانت أماديك شكاني خوي بكات التصحيح اللي بيناوي الشيء خوازاني وأنا بدروشتن كشي خوي شو أنا بدروش بس شهري ناشر أماديك شكاني خوي بدا بم بدروشتانا بلا ميوانا كاني سريان شور نبي لبردم ميوانا كاني أم خجالتي بس سريان نية أوان جالين لقد علمت ما لنا في بناتك من حق وإنك لتعلم ما نريد تصور كان خويا رويان يبلن شيمان ايه ألم تو أزاني أما شيمان ايه باشا أوان دخوشان كان بلاو قبيحة اتر الدنيا إليتك نازانت شبكة ألير ملائكة بي ألن يا لوط إنا رسل ربك لن يصلوا إليك ما ترسب أخوة دسي وانا ناقات لايتو أوان دمان دوب وليرا بي كاتك بي ألن ما ترسى خوتو بابنا من الله كان الدرس وبرو بيخم بأوانا ناقنا الله إيمو ناقنا الله تو أقوبي خوابو أمانها توا هاواري لها الله سي الله كي هيبو يستعقوبك نادرين أوانش بي الله أليس الصبح بقريب برون أمس حركاتي بارشيوة تو بس برو إيرا بجيبي الله أو نيوانا كمان بس ليرا درشوي لبربياني زوا عقوبة أدرين أي بربيان نزيقنية كاتك عقوبيان بدن إن جا ضلي آرام أبيت أولادك بجي الله أيوة ببين شيان لي أو أن دأنا رحد وكاتي هاتونو بالرزيان برابر بميوانا كان يكردو جا سيرك شي أفرمي فلما جاء أمرنا جعلنا عاليها سافلها برز ما كنا وحلمان جرانا وأمطرنا عليها حجارة من سجيل منضود باشا برد باراني زور باش بردي آماده كراوي حاضر بسرسريان بردي سورة وكراوة إن في ذلك لآيات للمتوسمين وإنها لبسبيل مقيم إن في ذلك لآية للمؤمنين سبحان الله
خوا ئەیە پێمان بڵێ ئەمە عقوبەی ئەو کەسانم ئاوادا ئەو قەومەی کە ئەم کارە بێڕێزیان کرد نێر لەگەڵ نێرا جووتە بوون ئەوام لێکردن. ئەفەرمێ جوبرائیل عەلەیهی سەلام بەرزی کردنەوە تا ئاسمان و هەڵی گێڕانەوە دانی بە عەرزە. دواتر خوا لە ئاسمانەوە لەو شوێنە بەردی باران. پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم ئەفەرمێ جارێکیان بە قەراخی ئەم ڕێگەیە ڕۆشت کە قەومی لووت ئەم حاڵەتەی بەسەرا هات. ئەمری فەرموو کەس لەو شوێنە نەمێنێتەوە پەلە دەرچن ئێرە شوێنێکە خوا غەزەبی بەسەردا باراندوو. و ئەمری پێکردون لە فەرمایشتا کە ڕۆشتین بەلای ئەو جێگا بە سەریعی تێپەڕین هەتا ئێستاش. چونکە ئێمە لە شوێنێکە کە غەزەبی خوا داببارێ ئەکرێ شوێن خەبیز بێ ئەکرێ پاک بێ. شوێنی پاکمان هەیە ئێمە لەسەر زەویە مزگەوتەکان باشترین شوێن لەسەر زەویە. شوێنی پیسمان هەیە لەسەر زەویە. تەسەوورکەن ئەم هەموو عقوبانە کە خوا جەل جەلالوهی ئەو قەومە ئەدا لە پێناوی چیە؟ لە پێناوی ئەوەیە کە لیواط لە بەینانە ڕوویدا و نێر لەگەڵ نێرا جوود. ئەفەرمێ ئەنواع جۆری نەخۆشی، ئەنواع حەسەرات و پەشیمانی، چێژێکی کاتی و عەزابێکی تووڵانی. ئەو کەسێک کەوا تووشی ئەم حاڵەتە ئەبێ تووشی ئەکەوێتە ناو سەکەراتێکەوە بێ ئاگا لە خۆی. لە قیامەتە ئەمانە فاعیل و مەفعول هەردووک پێکەوە لەناو جەهەنەما یەکتر ئەبیننەوە، لە مەنزیلەی هالیکینە یەکتر ئەبیننەوە. وەڵڵاهی ئەو پەڕی نەدامەت ڕوویانتی ئەکا فرمێسک بە چاویانە یەتە خوارەوە هاواریان لێ هەڵئەسێ لەبەر ئەوەی طەبیعەتیان هەڵگەڕاوەتەوە لە ئینسانیەت. خوا ماڵەکانی هەڵگەڕانەوە لەسەر زەویە لەبەرەوەی طەبیعەتیان هەڵگەڕاوەتەوە لە ئینسانیەت. ئیبن عەباس فەرمێ بۆیە ئەبێ هەڵگەڕێنەوە لە ئاسمانەوە بەسەرا بخرێنە خوارەوە. دەی ئەمانە لە ناو جەهەنەما لەگەڵ یەکترا تاوتوێ ئەکەن. ئیبن القەیم فەرمێ قسە ئەکەن بە یەکتر ئەڵێن فاصبروا أو لا تصبروا سواء عليكم. ملائكة بيان ألين بخوا صبر قرن صبرنا وكويكا إنما تجزون ما كنتم تعملون. أويك كردوتان خوتان أما باداشتي أويك وري أقرنا وسزاي أويك هاتو تورقتا. أفرمي آية أم عقوبيا تنهى عقوبي قوم لوط وما هي من الظالمين ببعيد. بخوا أو كسي أم كارأك هم أم عقوبانا ممكن شموليك. يعني تصور أكي جاري وهي شهوتك كاتي آني بيس إنسان بروتش هل ديرك بويا أم بشاء وزور بتفصيل إمام باسي كردو أو هم ترسان هنا يبيشوا بو وإما تيبقين ئێمە ئیماندار لەو پەڕی نەزەهەتا بژین. ئەو کەسێک کە ئەم کارە ئەکات لە ئینسانیەت دەرچوو ئەم هەموو عقوبەیە شمولی ئەکا. لە شوێنەکە ئیبن القەیم فەرمێ ئەو ژن و مێردەی کە لە دواوە پیاوەکە لەگەڵ ئافرەتەکە جووت ئەبێ کە پێوتێ لیواڵتی بچووک ئەفەرمێ ئەگەر تەوبە نەکەن و نەگەڕێنەوە ئیلا خوا لە دنیا دەموچەویان ڕەشەکە ئینجا لە ئاخرەت عاقیبەتیان باش نابێ بە ئیمانەوە لەم دنیا دەرناچن. ئەگەر هاتو نێرێک لەگەڵ نێرەکە جوود بوو فەسادێک لەسەر زەوی لەو شوێنە بڵاو ئەبێتەوە کە تەسەور ناکرێ. بۆیە دەرگای تەوبەدا نەخراوە لەم کەسانە، بەڵام عقوبەیەکی زۆر شەدید چاوەڕێیان ئەکا هەم لە دنیا هەم لە ئاخرەت. لە شوێنێکە نزیکەی 300 و ئەوەندە عقوبەی خوا بۆ لیواط باسەکە، عقوبەی خوا لەسەر ئەو کەس ئەنواع جۆری نەخۆشی باسەکە، ئەنواع جۆری لە بیرچوونەوە. بۆیە چونکە نابێ ئینسان شەهوەتی لە شوێنێکە بجوڵێ کە شوێنی خۆی نییە. خوا طبعی ئینسانی دروست کردووە، خەڵقی کردووە بە جوانترین شێواز. واللهی ئەو کەسێک کە تووشی ئەم حاڵەتە ئەبێت چۆن کەسێک پێ بڵێن پیسایی خواردووە لە طبعی خۆی لای داوە، چۆن ئینسان قەت پیسایی پێ ناخورێ لە طبعی ئینسان لای دا اینجا پێ ئەخورێ. والله ئەو مەسئلەش ئەو هەیە وەکوە لە طبعی ئینسان لای دابێ چۆن کەسێک پیسایی بخوا بەو شێوازە. هەرچەندە ئێمە
لخزبت ابن القيم ام باسا دريش كينو زوري بيج زوري لسر الله زور فرمايشتي گورا گورا بو اما باسا كتوكو رامان گري چونکە یەکێک لە گوناها زۆر خەتەرەکان بریتیە لە مەسەلەی لیواط ئەبە مندا کفایەت ئەکەین لە خزمەت ئەم کتێبە نایابە ئەچینە سەر باسێکی تر لە دەرسەکانی ترا کە ئەویش جوودبوونی مێومێ یا جوودبوونی ئینسان لەگەڵ ئاژەڵە یا ئینسان لەگەڵ مردووە کە ئەوانش هەمووی لەژێر بەشێک لە بەشەکانی زینایە جێگەیان ئەبێتەوە ئەمەندە ئیکتیفا ئەکەین و دەستی زەلیلی بۆ لای خوای عەزیز و بەڕێز بەرز ئەکەینەوە ئەڵێن خوای گیان ئێمەی گونەهباری خەجاڵەتبار ئێمەی زەلیلی زۆر بچووک هەنەمان هێناوەتە بەردەم ماڵەکەی تۆ دەستی زەلیلیمان بۆ لای عەرشی تۆ بەرز کردوێتەوە یا ئیلاهی تو گەورەی خۆت لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببوورە خوایە هەر کەس تووشی ئەم دائەپیسە و ئەم نەخۆشە پیسە بووە خوایە بۆ خاتی گەورەی خۆت تۆ شیفای بدە یا ڕەبی خوایە مەغفیرەتی خۆت بەسەر گەنجەکانمانە ببارێنە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێک نەمەنزانی و کردمان عەفومان کە گوناهێک زانیمان و کردمان عەفومان کە گوناهێ لەمە و پێش کردمان عەفومان کە گوناهێ لەمە و دوای کەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە یا ڕەبی خوای گیان ڕەحمەت و کەڕەم و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە عاقبەتمان پڕکە لە نور و دینداری و ئیمان یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوێتەوە بەخوا عینادی لەگەڵ تۆیان ناکەین یا ئیلاهی بە ڕەحمەتی تۆیە ئەنئەزین دەی تو گەورەی خۆت لێمان خۆش بە بەزەی بەسەرمانە ببارێنە عەفومان کە یا ڕەبی خوایە لە گوناهی مردوەکانمان ببوورە لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە بە ئومەتی ڕەسوول الله صلی الله علیه و آله وسلم قبوڵمان کە خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە گرفتەکانمان چارەسەر کە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە ئەومان بە مناڵە مناڵی ساڵح کە یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت ئەومان قەرزارە قەیسەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای عاجلی بۆ بنێرە ئەومان هەر گرفتێکی هەیە یا ئیلاهە العالەمین خوایە گرفتەکانمان بۆ چارەسەرکە پەروەردگارە بەخوا ئێمە کەس شک نابین هانای بۆ بەرین تۆ نەبی یا ئیلاهی گرفتەکانمان چارەسەرکە ماڵەکانمان ئارام کە دڵمان ئارام کە ئاسایش بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە ئاسایش بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم ببارێنە یا ڕەبی خوایە گیان داوات لێ ئەکەین شارەکانمان پاک کەرەوە لە گوناه دڵەکانمان پاک کەرەوە لە گوناه ماڵەکانمان پاک کەرەوە لە گوناه یا ڕەبی خوایە گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر گۆڕەکانمانە ببارێنە ئەو ساتەی کە ئەم نیشتیمانە بەجێ هێڵین ئەم ژیانەمان بەجێ هێڵین تو گەورەی خۆت دڵمان ثابت کە لەسەر ئیمان دڵمان ثابت کە لەسەر لا ئیلاهە ئیلا الله خوایە بەبێ ئیمانی دەرمان مەکە لەم جیهانە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت زۆر دایک و باوکان خوای گیان ئێستا ئەولادەکانیان دوعایان بۆ ناکەن زۆر دایک و باوکی بێ ئەولاد هەبوون زۆر دایک و باوکی بە ئەولاد هەبوون ئەولادەکانی لە یادیان کردن ئێمە لەم منبەرەوە هانە بۆ تۆ ئەهێنین خوای گیان لە گوناهی هەمویان ببوورە یا ڕەب العالەمین تو گەورەی خۆت لە گوناهی مردووی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببوورە یا ڕەبی خوای گیان بەرەکەت بەسەر عومرمانە ببارێنە بەرەکەت بخەرە کاتمانەوە بەرەکەت بخەرە ژیانمانەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان عفوی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوایە شیفای خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان ڕزقی حەڵاڵی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت ئەوەندە حەڵاڵمان بدرێت تووشی حەراممان نەکەی محتاجی حەراممان مەکە خوای گیان محتاجی دەستی نامەردمان مەکە زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی بەردەستی زاڵمانمان مەکە زەلیلی ناو گوناهەکانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت وە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان بخەرە سەر خواناسی و دینداری لە دڵمانە شیرین کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان دینداری لە دڵمانە شیرین کە عاقبەتمان پڕ خەیر کە دامان مەزرێنە یا ڕەب العالەمین ئیستیقاممان پێ بەخشە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان
بأندازي نمەی بارانی ئەمساڵ بە ئەندازی دەنکە بە فرە جوانەکان سەڵەوات بۆ دیداری خۆشەویستمان ئەنێرین و پێ بگەێنە یا رب العالمین یا ربی خوای گیان ئەو دۆستانەی کە لە کەناڵەکانەوە سیرمان ئەکەن ئامینێک بۆ دوعاکەمان ئەکەن لەگەڵمانە ئەژین یا ربی خوای گیان کەلیماتێکی ئێمە بڵاو ئەکەنەوە تو گەورەی خۆت خوایە داوات لێ ئەکەن بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە هەر هەمویان قبول کە لە هەر هەمویان ببوورە یا رب العالمین یا ربی خوایە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیان کە خوایە داوات لێ ئەکەین ئێمە لە زەمانێکی زۆر خراپین ئەزانین سپاردە قەت لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد ئەخلاقی خۆمان سپاردەی تۆ کرد پەروەردگارە خۆمان ماڵ و مناڵمان بپارێزە یا رب العالمین هۆ ئەو کەسەی سپاردە لای تۆ زایە نابێ خوایەوە خۆمان سپاردەی تۆ کرد خوایە داوات لێ ئەکەن زایەمان مەکە یا ئەکرەم الأکرەمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين وأقول لقناه من شيء وجبوره وموفقون إن شاء الله.